دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکە چاوان ئاماژەی پێ بە من ئاماژەی پێ بم زۆر باشە. تەوەری یەکەمی ئەمڕۆی بەرنامەکەمان تایبەتە بە بەکاریگەری وڵاتانی زلهێز و گەورە لەسەر ئابووری هەرێمی کوردستان بە تایبەتی و هەروەها عێراق بەگشتی وڵاتانی زلهێز وڵاتانی بیانی چ کاریگەریەکیان دەبێت لەسەر ئابووری هەرێمی کوردستان چ کاریگەریەکیان دەبێت لەسەر ئابووری عێراق بەگشتی کە لە کاتێکدا عێراق و هەرێمی کوردستان زیاتر خاوەنی سامانی سروشتین وەک لە هەر بوارێکی دیکە. بۆ ئەم تەوەرە میوانداری بەڕێز کەنار کەمال ساڵح مامۆستای کۆلێژی بازرگانی لە زانکۆی سلێمانی و هەروەها خاوەنی بڕوانامەی ماستەرمان کردووە لە سێکتەری ئابووریدا. کەنار خان بانیت باش زۆر بەخێر بیت. تۆش باش ئێستان خۆش و بەرنامەکە زۆر سپاس. بەنسبەت پرسیارەکەتەوە پرسیارەکەت زۆر ڕوون و ئاشکرایە. ئێمە وەکو بەدەرنین لە هەر وڵاتێکی شەرقی ئەوسەد وڵاتێکی ڕۆژهەڵات کە کاریگەری وڵاتە زلهێزەکان و وڵاتانی دراوسێمان لەسەر ئیمپاکتێکی زۆریان هەیە لەسەر ئێمە کاریگەریی گەورەیان هەیە بە تایبەت ئەو وڵاتانی کە وڵاتێکی بەرەمهێنن بەکارهێنن ببوورە کە زیاتر لە ناتوانن ئەو شتانی کە هەیەە ئەو سەرچاوە سروشتیانی کە هەیەە ئیستقلالی بکەن بەکاری بهێنن بۆ بەرەمهێنانیان پڕکردنەوەی پێداویستەکانی ناوخۆی خۆیان. هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەوە عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی زیاتر پشتمان بەچی بەستووە بە ئەو شمەکانی کە لە دەرەوە بۆمانێن. تەنانەت لە باسیترین شمەکەەوە هەتا گەورەترین شمەک ئێمە پێویستمان بۆیە کە لە وڵاتانی دەرەوە بۆمان بێت لەبەرەوەی ئێمە وڵاتێکی بەکارهێنین وڵاتێکی بەرەمهێنین. کەنارخان بە پرسیارەکە وازەختە بکەین تا چەندێک وڵاتانی بیانی وڵاتانی دراوسێ کاریگەریان دەبێت لەسەر ئابووری عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی. بەڵێ ئەم کاریگەریە ئەگەر سیر بکەین کاریگەریەکی دوو ئاراستەیە طبعاً بە سایدی پۆزەتیڤ بە سایدێکی گەشتبینانە کاریگەری هەیە و بە سایدێکی نەگەتیڤیش طبعاً هەر کاریگەری هەیە. کۆمەڵێک چاکیمان هەیە و کۆمەڵی خراپیشمان هەیە. ئەو یارمەتیانیان ئەو شتانی کە ئێمە وەری ئەگرین لە وڵاتە بیانیەکانەوە لە کۆمەڵی لایەنەوە ئیسفادەی هەیە لە کۆمەڵ لایەنەوە ئیسفادەی نێ و زەرەری هەیە. بۆ نمونە ئێمە باسی چی بکەین؟ سود لە کۆمپانیا بیانیەکان وەربگرین ئەگەر بێن لە وڵاتەکەی ئێمەیە بۆ بەرهێنان بکەن ئینڤستمنت بکەن جۆرێکی تایبەتە لەو بەرهێنان کە فۆرین دایرێکت ئینڤستمنتی پێڵێن ئەوانەی لەم بوارەیان زیاتر ئەزان کە ئەم مستەڵەحە چیە واتە ئیسtismarکردنیان وە بەرهێنانی خارجی کە حکوومەتی هەرێم چی ئەڵێن جەزبی چیەکە جەزبی ئەو کۆمپانیانەکە ڕایان ئەکێشە بیئەیەکی وایەن بۆ ئەڕەخسێنێ کە بتوانن بێن لێرە توانەکانیان وەگەر بخەن و هەم ئیسفادەی بە وڵاتەکەی ئێمە بێنن هەم ئیسفادێکیش بۆ خۆیان بێن کە و ئیسفادەی بۆ خۆیان ێبن طبعاً زەرەرە بۆ ئێمە. ئیسفادەکەی کە بۆ ئێمە ئەهێنن چییە کە تەشغیلیمان زیاکات واتە ڕێژەی بێکاریمان کەمە بێتەوە. ئەمەش لێرەیە بڵین پۆینتێکی هەیە ئەبێ حکومەت لێرە کە کۆنتراکت ئەکا لەگەڵ ئەو کۆمپانیانەیە ئاماژە بە بەوە با کە ئەبێت مثلا نسبەیەک لە کرێکاری ناوخۆیی بەکاربهێنرێت. مەسەن کۆمپانیا هەیە یەت لێرە ئینڤستمنتی خۆیەکە و بەرهێنانەکە بەڵام کرێکاری بیانی لەگەڵ خۆیانەیە کە ئەمە جارێکی تر ئەبێت چی ئەبێ بە دوو جار زەرەر بۆ ئێمە. هەم کرێکاری بیانی سودمەند بووە هەم پارەی ئێمەش چییە ئەڕواتە دەرەوە جارێکی تر لە ڕێگەی ئینڤستمنتەوە چونکە ئەوان پارەی خۆیانە هێنن لێرە تەشغیل یەکەن جایەکتر لە ڕێگەی ئەوە ڕیتێرنی خۆیان پرۆفیتی خۆیانی پێسییانخان هەرێنەوە بۆ خۆیان هەر پێویست بە وەڵامەکەی بەڕێزت هۆکاری هێنانی ئەم کرێکاری بیانانە بۆچی دەکەڕێتە بۆ دەکەڕێتەوە کە ئەو کۆمپانیانە لە توانا و لە بەهرەی کرێکاری ناوخۆی هەرێمی کوردستان ڕازینین یاخود ئەو زانیاری و ئەو چۆنتۆڵی بەهرەی کە پێویستە بۆ ئیشەکە لە ناو کرێکارە ناوخۆیەکانی هەرێم دانین یاخود دانەوێت بە پێچەوانەوە کرێکارە بیانەکان سوودمەند بن لەو کار و لە ئۆفرانی کە کۆمپانیاکەەوە دەخرێتە ڕۆ. بەڵێ دەستە خۆش بێ ئەمەش دیسانەوە هەردوو سایتی هەیە یەکەمیان ئەیانەوێ خۆیان دەستی کاری خۆیان بەرنە دەرەوە و ئەوانش طبعاً بە دەوری تەدریبی و چەندین دەوراتیان کردو ئەنج ئەم کرێکارەمەوە ئەلای هێنن بۆ ئیشکردن لە لای ئێمە یان کرێکاری ئێمە ڕازینی هەنێ جۆر ئیش بکات بۆیە هەنێک زۆربەی زۆری بە بێکاری ئەبێنێتەوە بێکاریش مانای ئەوە نییە و کەسە عنی دانیشتۆ لە ماڵەوە و چاوەڕێ بە ئیشێکی بۆ بێ بۆ ماڵەوە ئەو بێ بە کەسێکە کار بکات زۆربەی کەسی ئەمە یەکێک لە مواصفاتەکان یانیشێ لە تایبەتمەندیەکان کە ئەبێ هەبێ لەو کەسەیە کە کاری دەست بکەوێت ئەبێ ڕەغبەتی هەبێ لەو کارە حەزی هەبێ لەو کارە کە بیکات زۆربەی کەسی ئێمە ئەوێ لە ماڵەوە دانیشێ و پارێکی زۆری بۆ بەیان نابێ یعنی ئەبێ خۆی هەوڵی خۆشی تیا بێ بەڕاستی مامەستا شتێکی تر هەیە ئێمە ئەتوانین بەوە بەرهێنانی بیانی بینە خاوەنی ژێرخانێکی ئابووری بکەین ئەگەر سەیری هاوکێشەی ئابووری بکەین وە بەرهێنان یەکێکە لە چۆنەڵی پێکاتە گرنگەکانی گەشە سەندنی ئابووری نەتەوایەتیمان اقتصادی قومی پێ زیاکەین جۆرێکیش لە بۆ جۆرەکانی وە بەرهێنانمان چییە ئیسtismاری خارجیە وە بەرهێنانی خارجیە بەڵێ ئەتوانین لەو ڕێگایەوە
دافعێک بێت وەکو ئێمە باسی زۆرمان شم هەیە کرد لە هەرێمی کوردستان و لە بەڵێ، عێراق بەس هەمانە. توانیمان ئەو ژێرخانە دروستکەین طبعا ئێمە ناوخۆیمان زۆرترە مەسەن ئەڵی نەشناڵ ئینڤستمنتمان زۆرترێکە لە فۆرین ئینڤستمنت ئیسماری خارجیمان کەمترێکە بە مقارنەی نەشناڵ ئینڤستمنت بەڵام هەر نەمانتوانی و گاپە پڕکەینەوە هێشتا ئەمە بۆچی ئەمە ئەگەڕێتە بۆ کۆمەڵە شت سیستەماتیک نییە پلان لە هەموو شت گرنگتر پلانە ئیدارە زۆر گرنگە کارگەڕی زۆر گرنگە چونکە یەکێک لە مکەوناتەکانی یان پێکاتەکانی ئیدارەیەکی سەرکەوتۆ بێت چی هەبێت تەختیتە هەبێت ئێمە تەختیتمان نییە بەڵێ مامۆستا کەنار ڕێژەی وەبەرهێنانی بیانی لەناو هەرێمی کوردستاندا زۆرە کەمە ڕێژەکە چەندە و هەروەها بوونی داهاتی سروشتیبوونی سەرچاوەکانزایەکان لە هەرێمی کوردستانە ئەمە هۆکارە بۆ هاتنی ئەو کۆمپانیا بیانیانە بۆی وەبەرهێنان لەناو خاکی هەرێمی کوردستاندا بکەن بەڵێ طبعا بۆ کۆمەڵی هۆکارمان هەیە کە ئێمە ئەتوانین سەرنجی وەبەرهێنە بیانیەکانی پێڕاکێشین یەشێک لەو هۆکارانە بوونی ئەو سەرچاوە سروشتیانەیە کە هەمانە دووهەمین ئەتوانم بڵم یەکەمین هۆکار خۆی سەرکیترین هۆکار ئەمن و ئاسایشی وڵاتەکەیە ئەو کەسە ئەمین بێت لەوەی کە سەروەتەکەی ئەمانە و گیانی خۆی ئەمانە لە وڵاتەیە ئەتوانێت ئیشکا ئەتوانێت پارەکەی دەبڵ کات بەڵێ ڕووی تێکات و بە هەمان شێوەش ئەگەر سەرچاوەیەکی سروشتی باشی هەبێ ئەو وڵاتە بە تەکیت ئەو دافعێکی زۆر باشە بەڵام ئەمەش جارێکی تر هەر زەرێکی ترە بۆ ئێمە کە ئێمە خۆمان بتوانین ئیستغلالی ئەو تاقانە بکەین کە هەمانە ئەو سەرچاوە سروشتیانەی کە هەمانە خۆمان بەکاری بێنین بەڵام لە جیاتی ئەوە کۆمپانیایەکی بیانیە بەکارێنێ ئەبێ بزانین کۆمەڵێ سەرچاوی وزەمان هەیە کۆمەڵێ سەرچاوی سروشتیمان هەیە کە جارێکی تەجدید نابێت قابلی ئەوە نییە نوێ بێتەوە هەدر دروستە بێ بمان سو لەو سەرچاوی داهاتە بێشمارە وەربگیرێت کە لە هەرێمی کوردستان هەروها لە عێراقیشدا هەیە و بەردەوام دەستی بیانی لە ناو خاکی هەرێمدا هەیە و تاکو ئێستا کە بەڕێزت ئاماژت پێکرد دەتوانراوە بەپێی پێویست سوودی لێ وەربگیرێت پرسیارەکەت وازەحە بەس ئەوەی کە باسم کرد هەر هەمان جوابەکەی پێشووە نەبوونی پلان و ئیدارەیەکی سەرکەوت و نەبوونی متمانەی تاکەکانی خۆمان بە خۆمان هەر سیرکە ئەوەی متمانەمان بەشتی دەرەوەی ئەڵێ نەمە فۆرین و ئەجنەبی و چاکە وایە ئەو نەمان سیقە بەشتی لۆکەڵ و دۆمەستیک و ئەوەی ناوخۆ بۆچی ئەم بێ متمانەیە لەناو تاکی هەرێمدا دروست ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین تاکەکانی خۆمان وعی بکەین لەسەر ئەوەی کە چی بکەن یەکەم شت وەکو جوتیار وەکو ئەو کەسەی بەرەمهێن بەرهەمی خۆمانی پێزیاکەین دوایەوە لە ڕێگەی ئەدڤێرتایزمنت ئیعلانات لە ڕێگای جەزبکردن ڕاکێشان و بەکارهێنانی ئەو شمەکانەوە یعنی کۆمەڵ شتیان بۆ بکرێ وا لە کەسی ئێرە بکرێ و کەسی بیانیش کە لێرە نیشتە جێی مقیمی ئێرە وای لێ بکرێ کە شتەکانی خۆناوخۆ بەکاربێنێ بەڵام بەداخەوەم گاپە هەر هەیە نایبینم کە تەواو بوو بێت یعنی ئیمبالانسێک هەیە نایەکسانیەک هەیە بە بەردەوامی ئەبینین کە وڵاتانی جیهان و وڵاتانی دراوسێ خواستیانەکە لە عێراق و لە هەرێمی کوردستانە کار بکەن و وەبەرهێنان بکەن بەڵام ئایا باڵانسێک هەیە لە نێوان کارکردنی ئەوان لە ناو عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ ئەو قازانجەی کە هەریەک لە عێراق و هەرێمی کوردستان لەو کۆمپانیانەیەکە قسەکە بۆ ئەوانەی دەریشە و ئەمانەی خۆشمان ئەیکەم هەر ڕاستە لێرە ئەگەر کەسێ بیەوێ وەبەرهێنێ ئەگەر بیێ وەبەرهێنان بکە ئەمەنە ئیعانات و تەسهیلاتی بۆ کرا من حەزەکەم بم بەوەبەرهێن حەزەکەم ئیستثمار بکەم لەبەری ئەوە یعنی ئاسانکاری بۆ کراوە ئەتوانی ئەها ئەوان بۆچی ئیشەکەن بۆ قازانجی ماوە کورت و قازانجی ماوە درێژ هەیە باشە ئەوە ئاسانکاریان بۆ کراوە زەویەکیان بۆ دانێن بە بەلاش بەفری حەزەکەن بیکەم بۆ نمون ئەم هەموو پرۆژەی خەدەمی سەکەنیە دروست کراوە ئەم هەموو پرۆژی نیشتە جێبوونە دروست کراوە ئەم هەموو زەویە جوانە بە بەلاش تەخشان کراوە دراوە بەوە بەرهێنەرەکان لە بەرامبەریشە ئەتوانین ئیسفادە بکەین لەوەی کە داهاتی وڵاتی جارێکی تر پێ زیاد بکەین بەڵام لە چ ڕێگایەکەوە حکوومەت ئەتوانێت باجیان لەسەردانێت بە پێی بڕی قازانجەکەی کە بەدەستی ئەهێنن بۆ نمونە لە سا 20 لەسەردانێ بەڵام ئەمەش بە سیستەماتیکە بێت جارێکی تر ئەعفای زەڕیبیان نەکات ئەعفای زەڕیبی بکات لەم لە موازنەی داوابەزێت ئێمە کە زەڕیبە وەرئەگرین ئەیبین بۆ کوێبین بۆ داهاتەکانی موازنە بۆ وڵاتانی ئێمە چکە باسەکەمان زیاتر کاریگەری وڵاتانی بیانیە لەسەر عێراق و هەرێمی کوردستان ئەمە بۆ ئەوانیش هەمان شێوەیە یاخود ئەبینین جاری وا هەیە یەکێک لە کۆمپانیا بیانەکان دێتە هەرێمی کوردستان کارەکە لە بوارێکە سیرەکەی لە 150 بۆ 60 ئەو قازانجەی کە هەیە ئەیبا ئەمەیان چۆنە ئەمەش جارێکی تر دوو جار خەسارەت لە ئێمە ئەڕوات پارە لە وڵاتەکەی ئێمە چێتە دەرەوە ئەمە کارەساتە
پارە وڵاتەکەی تو ئەڕواتە دەرەوە خۆی کرێکاری ئەجنەبیە هێنێ قەینا نسبەیەک لەوانەی ئێمە تەشغیلەکە خاتە هینی عملەوە کاریان دەستکێ بەڵام لە وڵاتەکەمان هەم پارە ئەڕواتە دەرەوە کە ئەو پرۆفێتەکە ئەیبات بە وڵاتەکەی خۆی پارە لە ئێمە ڕۆژ ئەمە لە موازنەیە لە کاپیتال ئەکاونتە کەمانی ئەچێتە دەرەکە پارە ئەچێت دەرەوە لە لای ئێمە ئەڕوات شتێکی خراپە. بەڵێ ئەم ئەسانکاریە مامۆستاکەنار تەنیا بۆ وەبەرهێنە ناوخۆیەکانە یاخود وەبەرهێنە بیانەکانیش ئەمە بەپی یاسای وەبەرهێنانی لەسەرە بۆ هەردووکیان ئاسانکاری تەسیلات کراوە و بەپی جۆری ئەو کۆنتراکتەیە کە ئەوانەی ناوخۆ عانات و تەسیلاتی زۆریان بۆکرا بەڵام ئەوانەی دەرەوە حکومت کۆنتراکتیان لەگەڵاکە و عقدی هەیە لەگەڵیانە و بە شەرت و شروتە و بەڵام ئەگەر لە ئەخیرا سەرنجام کەوتی من عفای زەڕیبیم کرد بۆ پرۆژەکانی وەبەرهێنان فۆرێنی ژەگەی بڵێن خارجی شەگرێتەوە ناوخۆی شەگرێتەوە ئەمە هیچی نەوەکووە هیچی نەکردەوە دووجار خەسارەتی لە خۆی یاوە خەڵکی هێناوە لە دەرەوە ئیسیسمارمان بۆ بکە وەبەرهێنانمان بۆ بکە و پارەکەشمان ڕۆیشتە دەرەوە و زەڕیبەش لێی خۆش بووین باج لێی خۆش بووین کەواتە هیچمان بە هیچ نەکرد ئەمە شتێکی باش نییە ئەگەر بە سیستەماتیک بە پلان سیستەمێکی باجی ڕێکخراو دابدرێ تەسەور ئەەکەم بتوانین داهاتەکانمان لە موازنەیە پێی زیاد بکەین بەمەش ئەگەر کورتێنانیشی پێ چارەسەر نەکەین بگەین نزیکی ئەو باڵانس مستحیل لە ڕۆنایە بەڵام ئەتوانین خرجەکانمانی پێ چی بکەین تقریبەن هاوتا بکەینەوە بە زیادکردنی زەڕیبە. هەندێک جارە بینین لەلایەن وڵاتانی بیانیەوە کۆمەک و هاوکاری بۆ عێراق و هەرێمی کوردستان دابی نەکرێت بەوەی کە وەکو هاوکاریەک بۆ پتەوکردنی ژێرخانی ئابووری ئەم وڵاتە. پرسیارەکە ئەوەیە عێراق و هەرێمی کوردستان پێویستیان بە هاوکاری دەرەچیە یاخود پێویستیان بە ڕێخستنەوەی ناوخۆیە؟ بەڵێ ئەو هاوکاری دەرەچیە ینی توانێت کاریگەریە بێ؟ بەڵێ طبعا هەموو هاوکاریکی اقتصادی ڕێکەوتنێکی سیاسی لە پشتەوەی ئەگەر لە ڕووی سیاسی و کۆک نەبن بەیەکەوە ناتوان لە ڕووی ئابووری و یارمەتی یەکتر بن. من هەمیشە وتومە ئابووری و سیاست دوو ڕوو یەک دراون یعنی بەیەکەوە ئیشەکەن ئەگەر دایرێکشنی سیاستمان پۆزتیڤ بێت و باش بێ بەرە باشبوون و هەڵکشان بڕوە لە ڕووی ئابووری شەو باشە بین لەبەر ئەوە ئەو وڵاتانەی کە یارمەتی پێشکەشەکەن بەتەکی لە ڕووی سیاسی و لەگەڵ تۆیا کۆکن و ڕێخستنەوەی ناوخۆیی یان وەرگرتنی هاوکاری لە دەرەوە دووشتی جیاوازە ئەگەر ڕێخستنەوەی ناوخۆیی هەبێ ئێمە وڵاتێکین تا سەر ئێسقان بڕوامان بۆیە کە بەکارهێنان بکەین بەرەمهێنان نەکەین بەرەمهێنان نەکەین و ئینڤستمنت نەکەین و بەرەو پێشەوە نەڕۆین طبعاً هەر پێویستمان بەدەستی دەرەوەی و هەر پێویستمان بە قەرزی دەرەکی هەیە بۆ ڕێخستنەوەی موازنە لە بودجێ. بەڵێ کاتەکە نرخان وەبەرهێنانی بیانی ئەتوانین بڵێن لەناو خاکی عێراق و هەرێمی کوردستاندا لە قازانجی ئێمەیە یاخود لە قازانجی ئەوانە یاخود ئێمە ئەتوانین سود وەبەرهێنانە وەربگرین؟ بەڵێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش بەڵێ ئەتوانین سوودی لێ وەربگرین بەڵام قازانجی ئەوان وەکو باسم کرد ئەگەر عفای زەڕیبیت یا بێ ئەوان دووجارە وەبەرهێنە خارجەکان دووجارە کاتە پێویستە چی بکرێت کەناخان بتوانین ژێرخانێکی ئابووری بچۆمان لە کوردستاندا سود لەو دەستی بیانیانە وەربگرین کە لە ئێستادا لە ناو خاکی ئەتوانین سود لەو دەستە بیانیانە وەربگرین بەوەی کە کرێکارەکانی خۆمان وا تەنزیم بکەین وا ڕێک بخەین کە ئەوەی دەستی ئەو کاری ئەوانمان هەیە وایان لێ بکەین ئەمانی ژەک و ئەوان بکەن بە دەوراتی تەدریبی بە ناردنە دەرەوە بە ئیعاناتکردن ئەتوانین کرێکارەکانی خۆشمان بگەینەوە ئاستە و بەرزتریش بە دڵنیاییەوە. بەداخەوە لەگەڵ ئەوەی کە عێراق و لە نێویانجا هەرێمی کوردستان چکە هەرێمی کوردستانی شەر لەگەڵ عێراقا بڵێن لەگەڵ بیانیا مامەڵی لەگەڵاکرێ ئەبینین لەسەر و ئەو سەروەت و سامانی کە لە عێراقا هەیە بەڵام زۆر جار بینیمانە پەنا ئەباتە بەر ئەوەی کە قەرز بکات لە دەرەوە بۆ ئەوەی کە لە ناوەوە بتوانێت کارەکانی خۆی پێ ڕایی بکەن بەڵام بمبورە بۆی پرسیارەکە تاو بکەم بەڵام ئەبینین زۆر جار ئەکەوێتە ژێرباری کۆتوبەندێکی زۆرەوە بە تایبەتی سندوقی دراوی نێودەوڵەتی ئەتخاتە ژێربارێکی قورسەوە و دوجار قەرزێکی زۆر کەڵەکە ئەبێ لەسەر ئەم وڵاتە ئەمە بۆچی؟ ئێمە ئەگەر نەتوانین ئەو تاقانەی کە خۆمان هەمانە ئیستغلالی بکەین بەکاری بهێنین مەجبورین پەنا بەرینە بەردەرەوە ئەمە ئینکاریتیانی ئەم شتە لە حاڵەتێکا بۆ نمونە ئەگەر هەر لەم حاڵەتی ئێستاە ئەگەر نتوانێت حکومەت نتوانێت موچە بات باشە بودجەکەمان بڕاو لە حکومەتی عێراقیەوە مەجبورە قەرز بکە قەرزی ناوخۆیمانەیە ئەگەر حل نەبوو بۆ قەرزی دەرەکیمان هەیە قەرزکردنمان لە سندوقی نەقدی نێودەوڵەتی ئەمەش کە هەموو قەرزکردنێک ئەبێ بزانین بە سوودە ئەگەر ئێمە نتوانین لە کاتی خۆیان ئەو سوود ئەو پارێ بینەوە سوودی ئەچێتە سەر
پارەکە زیاتر و زیاترە بێ لەسەرمان بۆ ئەمێ لێرە بارلەنگیەکەمان بۆ دروستە بێ کە ناتوانینەها تەحملی ئەو شتاناکەین کە کردومانە قرس ئەەکەی طبعاً قرز یانەوەیە بەڵام ئەم یانەوەی لە ئابووریە ئینترستی لەسرە ئەم قەرزە نیە دوو کەسی ئەتیادی لە یەکێکە $50 وەرەگرێت $50ەکەی باتەوە بە پێی ئەو نسبەتی کە دانرێ ستاندەرددانراوە طبعاً ئینترستی چێتە سەر و بۆیە وەزع ئابوووریەکان بە زیاتر تێکەچن زیاتر خراپ ئەبن توانای یانەوەی قەرزەکەیان نایە بە بۆنەی ئەو ئینترستی کاچێتە سەری یان هەر زروفێکی تر بێت کە ڕوایە. بەڵێ زۆر سپاس بۆ کەنارکەما ساڵح مامۆستای زانکۆی سلێمانی و هەروەها خاوەن بڕۆنەوەی ماستەر لە سێکتەری ئابووریدا سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس دەستان خۆش بێت. زۆر سپاس.